فەرمانبەران و موچەخۆران ڕەخنەی توند لە دەسەڵاتدارانی هەرێم دەگرن و داوای چارەنووسی موچەی مانگی 12 دەکەن و حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم تۆمەتبار دەکەن بە دیارنەمانی ئەو پارەی بەغدا ناردوویەتی بۆ موچە. موچە مافە لە بەرامبەری ئەرکە تۆ کاتێکە ئەرکەکەی سەرشان جەبەجێەکەیت پێویستە مافەکەشت وەربگری. بەڵام حکوومەتی ماوە بە سەرچوو لەم دابینکردنی ئەم ئەرکە زۆر کەم تەرخەمە. ئەمەش کاریگەری بێ بۆ ئەوەی کە یعنی دۆخێریە ئاراوە کە یعنی خەڵک داوام ناکات، مامۆستا داوام ناکات، فەرمانبەر داوام ناکات، دوجار چووکە خۆ یعنی بەبێ بەرامبەر موچەی نەدرێتی و موچەی دوا بخرێ و چۆن بتوانێت دوام بکات. ئێمە گومانمان نییە لەوەی کە هەرێم ناڕوونە، ناشەفافە، ناڕاستە، یعنی گومانمان لەمە نییە و ئەزانین بەپێ و زانیاریانەی کە لە هەواڵەکانەوە لە سەرچاوەکانەوە بەدەستەگات بەغدا پابندی خۆی دەربڕیوە و گوژمە پارەی خۆی ناردووە مانگانە و پابندە پێوەی نەک پارەی بەغداگە پارەی هەمووی عاسیمەکانی هەموو پایتەختەکانی وڵاتانی عەرەبی کۆکەیتەوە بێ بەم کەسانی کە ناوی خۆیان ناوە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەنین موچەی مانگی 12 بن بۆ لەبەر ئەوەی با بڵێن خووەکەیە کە خۆی شیری و پیریەکەیە کاڵە خۆی گرتێ بە شیری تەرچیناکەی بە پیری زۆر بەداخەوە ئەمان خۆیان بەوە گرتووە کە ئازاری خەڵک بدەن بە تایبەتی ئەو توێژەی کە خزمەتی وڵاتەکە ئەو توێژەی کە وڵاتی لەسەر پێڕاگرتووە ئەو توێژە وەکو توێژی مامۆستا فەرمانبەر هەموو دەوائیرەکان کە تا ئێستا ئێمە بووینەتە هۆی ئەوەی کە حکوومەتی هەرێم ڕاوەستاوە لەسەر پێ ڕاستە بایکۆت کراوە، ڕاستە ناڕەزایی دەربراوە، ڕاستە خۆپیشاندان کراوە، بەڵام ئێمە حکوومەتی هەرێممان لەسەر پێ ڕاگرتووە ئەبووە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی نەدایە دەگە و با بڵێن گزیکردن و دزیکردن لەم توێژە بکە. فەرمانبەران دەڵێن موچەی مانگی 12 لە چاوی دەسەڵاتدارانی هەرێم و لە گیرفانیاندایە. هیچ کەسێک بەرپرس نییە لە دیارنەمانی جگە لە دەسەڵاتدارانی هەرێم، بۆیە تەنها موچەی مانگی 12مان لە هەرێم دەوێت. مانگی 12 ساڵی پار مانگی 11 ینی پێشووتر مانگەکانی دا ینی هەمیشە حکوومەتە ئەو نەریتە جێبەجێ ئەکا کە ئەبێت قوت و موچەی خەڵک بخوا و بەتایبەتی بۆ ئەم ساڵ کە بابەتی موچەی مانگی 12 خستۆتە ئەستۆی حکوومەتی عێراقی کە بەڕاستی بە هەموو داتاکان بێ بەپێی ئەو بەڵگەنامە و دوکومنتی وەزارەتی دارایی و تەنانەت خۆشیان لە داهاتی ناوخۆ دەبێت ئێستا موچەی 12 بدرێ. بە وتەی سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەغدا موچەی مانگی 12 فەرمانبەرانی هەرێمی ناردووە و هەرێم پارەکەی شاردووەتەوە. بەپێی زانیاریەکان بەغدا بە دوو گوژمە 441 ملیار و 493 ملیۆن دیناری وەکو موچەی مانگی 12 ناردووە. بەڵام هەرێم ئامادە نییە دابەشی بکات و دەڵێن بەغدا پارەی نەناردووە و ئەوەشی هەبووە لە بری موچەی مانگی 11 دابەش کراوە.